بەڵێ ئەو ڕاپۆرتەمان پێکەوە بینی دیارە پێویستە کات گفتوگۆی زیاتر لەسەر ئەم بابەتە بکەین بە تایبەتی کە ئێستا بە شێوەیەکی ڕێژەیی بایکۆت لە دام و دەستگاکانی هەرێمی کوردستان بە تایبەتی لە سلەیمانی مەبەستمە دەستی پێکردووە. بۆچی ئامانج چییە لە پشتی ئەم پاڵنانە بۆ فەرمانبەران کە بچنە سەر شەقامەکان بە تایبەتی لە کەرتی پەروەردە مامۆستایان بچنە سەر شەقامەکان و بایکۆتی خوێندن ڕابگەێنن؟ هەموو ئەمانە کۆمەڵێک پرسیارن کە هەر مێژووی بڕینی موچەش لەکوێ دەستی پێکردووە و ئایا هیچ بیانوەیەکی تر ماوە کە عێراق هەیبێت بەرامبەر بە هەرێمی کوردستان و هەرێمی کوردستان جێبەجێی نەکرد بێت کە موچە نانێرێت؟ کۆمەڵێک پرسن کە لەگەڵ سیپان شێروانی ئەندامی پەرلەمانی عێراق لەگەڵمانە بێت لە ستۆدیۆی کوردستان 24. بەخێر هاتی سیپان. سپاس بۆ جەنابەت. هەرە ناو راپۆرتەکە ئاماژە بەوە کرا کە ئەندازیاری ڕاوێژی بڕینی موچە کۆمەڵێک لایەن بوون بە تایبەتی یەکێتی نیشتیمانی کوردستان. جارە با بگەڕینەوە بۆ مێژووی بڕینی موچەی موچە خۆرانی هەرێمی کوردستان. بۆچی وای لێ بەسەر هات؟ لە خەمی خەڵکا بوون کە موچە بڕێتە بەغدا و دواتر بەم شێوەی بەسەر هات. چۆن بوو ئەمە؟ بەڵێ بەناوی خۆی گەورە و دلۆڤان سلااو و ڕێز بۆ ئێوە بۆ بینەرانی خۆشەویست. حتمما بڕینی موچە کە خەریکە 10 ساڵ تێدەپەڕێنێ، چونکە ئێمە لە مانگی شوباتی ساڵی 2014ەوە ئەوەی بە شێوازێکی بەردەوام تاکو ئێستا موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان لە بەغداوە بڕدراوە. ئەمەش کە پێچەوانەی چەندین مەوادی دەستوریە، نەک تەنها مەوادە داراییەکان بەڵکو مەوادە فیدراالیەکانیش دەگرێتەوە. لە هەمان کاتیشدا پێچەوانەی مەوادە حقوقی یان مافی مرۆڤیشە، ئەو مادە دەستوریانەی کە پێوەستە بە مافی مرۆڤیش. ئەمە کارێکی زۆر مەترسیدار بوو کە عێراق ئەنجامیدا لە سەردەمێکدا کە سەردەمی سوسیال میدیا و پێشکەوتنی تەکنەلۆژیایە کە دەکرێت لە دەقەیەکدا لە چرکەیەکدا هەر کارێک ڕوو بدات لە ڕێگەی سوسیال میدیا و ڕایگەاندنەوە هەموو جیهان معلوماتی هەبێیان دەستی پێڕابگا ببینێ بە چاوی خۆی. ئەمە لە سەردەمێکی وادا هیچی جیاواز نییە لەگەڵ ئەو ئەنفاڵی کە لە ساڵی هەشتاکان دەکرا کە ڕەنگە بوون لە گەرمیان یان لە بارزان ئەنفاڵ هەبوو لە شارێکی تر بپرسی بە خەڵکەکە هەر نەیزانی بە. ئەمە ئەو سەردەمە نییە. ئەگەر ئێستاش پێشکەوتنی تەکنەلۆژیا لەو ئاستە بەرزەدا نەبووە، دڵنیا بن زۆر مەترسیدارتر لە ئەنفاڵیش دەکرا، چونکە ئەمەش جۆرێکە لە جۆرەکانی ئەنفاڵ. بەداخەوە لە هەموو قۆناغەکاندا لە 100 ساڵی ڕابردوودا هەرچی نەهامەتی بەسەر کورد هەیە، چینێکی بەناو کورد دەستیان تێدا هەبووە لەگەڵ داگیرکار، لەگەڵ دوژمن، لەگەڵ هەموو ئەو مشکلانێک کە بەسەر ئێمەدا هاتووە. موچەش بێبەش نەبووە لەوە. ئێمە ئێستا لە ساڵی 24 داین، ئێمە لە موازنەی 3 ساڵیمان هەیە لە عێراق کە من چەندین جار لەو ڕاگەاندنەش ئیشارەتم پێدایە کە فەشەلترین موازنەیە بۆ تەواوی عێراق لە مێژووی عێراقی نوێدا. لە هەمان کاتیشدا لەم موازنەیە هەوڵی ئەوەیاندا بە شێوەیەکی تر ئەنفال بکەن، جاران خەڵکیان زیندە بەچاڵە کرد، ئێستا بە زیندوی نان بڕاویانەکەن، ڕزق بڕاویانەکەن، سیاسەتی برسیکردنی خەڵک. بەڵام دەمڕاست و دەسڕاستیان ڕەنگە زانی مشکلەی باسیەوە بکەین. کێ بوونە؟ چۆن بوو کە ئەم موچە بڕینە هاتە پێشەوە؟ خۆی داوای کێ بوو؟ حکوومەتی هەرێمی کوردستان ئەگەر مرۆڕێکی ئەو ساڵانی ڕابردوو بکەین لە ئەتفاقی بینی هەولێر و بەغدا، حکوومەتی هەرێمی کوردستان شاندێکی پێکێنا لە کۆمەڵە وەزیرێک پێکات بوو لەسەر جەم ئەحزابی بەشدار لە حکوومەت کە سەردانی بەغدا بکەن و بەدەسەڵاتێکی کاملەوە کە ئەتفاق لەسەر موازنە و یان مەوادی پەیوەست بە هەرێمی کوردستان لە موازنەدا بکەن. بەس دوای دەیان کۆبوونەوە کە شاندەکە کردی لە کاتێکدا کەیکەتی بایکوتی شاندەکەی کرد، ئامادە نەبوو لە پێناو موچەی ئەم میلەتە چەند جارێک بچێتە بەغدا و دانووساندن بکات، یانیش ناوێک بەم شاندە ببەخشێت کە گشتگیر نەبێت ئالەساس بەشێک لەگەڵ یان نییە. بە هەر حاڵ اتفاقێکی زۆر باش کرا، اتفاقێکی خیالی کرا لە وەزارەتی پلاندانان، لە وەزارەتی دارایی، لە ئەنجومەنی وەزیران، لە ئەنجومەنی وزاری اقتصادی، لە هەمووی پەسەند کرا هاتە پەرلەمان. لە پەرلەماندا لە لێژنەی مالیدا ئینجاش نەوەستان. بەداخەوە کە دەڵێم ئەم مێژوو شاهدە برادرانی یەکێتی بەشدار بوون لەگەڵ ئەو لایەنانەی کە تەواوی اتفاقی هەولێر و بەغدان وەلانە وەرەقەیەکی زۆر سقەتی
پلاندارژراوی کار لەسەر کراو لە جێگەی دانرا ئەم وەرەقەیە زۆر مەترسی دارە زانی مادەکانی پەیوەست بە هەرێمی کوردستان لەم موازنەی سێ ساڵەدا یعنی مەجالێکی ئەوەندەی تێدایە هەمووی جێبەجێش بکرێ اینجاش دەتوانن چەندین لێکدانەوەی جیاز بۆ مادەکان بکرێت کاتە ئەم دەنگە بەرزە ئەم دەنگە دلێرەی کە لە سلەیمانی داوای بایکۆتکردنی دەوامەکات بۆی کە فشار بخرێتە سەر حکوومەتی هەرێمی کوردستان بۆ لە بەغدانیە لەلایەن یەکێتی و بۆ لە ناو کوردستان هەیە بۆ لە بەغدا ئەو دەنگە بەرزەنیە ئەزانی ئەمە فترەیەکە لە چەند ساڵی ڕابردوودا هەمومان کار لەسەر ئەوە دەکەین داواکاریەکی جدیمان لە بەغدایە کە موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان تێکەڵی سیاست نەکرێت بە جدی کارمان لەسەرەوە کردووە ئاخرین شت کە قەراری مەحکەمەی ئێتحادی بوو وتمان ئەمە بەلکی موچەی فەرمانبەران لە ململانەی سیاسی بەدەر بخات بەڵام بەداخەوە ئەمڕۆ ئێمە هەز دەکەین نەک لە بەغدا لە هەرێمی کوردستانیش لە سلەیمانی موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان تێکەل بە ململانەی سیاسی کراوە باشە جەناب دەڵێت تێکەل بە ململانەی سیاسی کراوە بەڵام لە هەمان کاتە ئەندام پەرلەمانی لایەنە کوردستانیەکان بە تایبەتی هەر لە ناو یەکێتیش بۆ خۆیان کە لێدوانەدەن ئاماژە بۆ ئەکەن بڕینی موچەخۆرانی هەرێمی کوردستان هیچ پەیوەندی بە کوردستانەوە نییە لەلایەن بەغاوەیە یعنی ئێمە چۆن لێکە درێتەوە بۆ خۆشیان ئەزانن من چەند جارێکە و قسەیەم کردووە برادران پەرلەمانتارەکان هەمویان لە ئەحزابە جیاوازەکانی تری کوردی مرۆڤی زۆر بەڕێز و لێهاتوو کەسانی قەدرگیرانن ئەگەر تەوجیهی حزبی لێیان بگەڕێتن بە دڵنیاییەوە بە ئاراستەیەکی تر کار دەکەن و لەگەڵ ئەو ئاراستەیە دەبن کە واقعی دیارە ئێمە لە هەموو نقاطەکان ئەگەر لێرە شەرع بکەین کە ئەو بیانوانەی بە هەرێمی کوردستان دەفروشێت لە هەموو مەراحلەکاندا حەق لەگەڵ حکوومەتی هەرێمی کوردستاندا ئەم دواخستنی موچە هیچ بەهانەیەک هەل ناگرێت لە بابەتی ئەم ڕۆماندا کە بابەتی بەکارهێنانی فەرمانبەران و قوتابخانەکان و بێبەشکردنی مناڵ لە خوێندن و لە قوتابخانە لە پێناو بەرژەوەندیەکی حزبی ئەمە کارەساتێکی خەڵک نییە کە داوای ئەوە ئاکەن بایکۆت بکرێت و قوتابی نەچێتەوە قوتابخانەکان وەستەکان نەچنەوە سەردەوامیان ئەمە لە خەمخۆری خەڵکە باوەڕ بکەن ئەمە لە دژی خەڵکە یعنی ئەوانەی کە لە بەغدا نیەتێکی شۆڤینیان هەیە ناوی موچە لە کاتی خۆیدا بنێرن یان بە تەواوی بنێرن تەنها ئەوەیە کە ئارامی دەرونی یان ئاسایشی کۆمەڵایەتی لە هەرێمی کوردستان تێک بدەن ئەوەی کە بایکۆتیش دەکات هەمان ئەو کارە دەکات یعنی ئامانجی ناحەزەکانمان دەپێکێت ئێمە دەبێ هەمومان یەکدەست بین فەرمانبەران هاوڵاتیان ڕاگەاندن ئەحزابی سیاسی حکوومەت نوێنەری هەرێمی کوردستان لە بەغدا دەبێ هەمومان کۆک بین و یەکدەنگ بین کە بتوانین بە جدی کێشەی موچە چارەسەر بکەین باش کاکسیپان جەنابەت ئاماژەت کرد کە مێژووی بڕینی موچە بۆ 10 ساڵ ئەگەڕێتەوە کاتە ساڵێک و دوان نییە کە هاوڵاتیانی هەرێمی کوردستان دەزانن کە لەلایەن بەغداوە موچە خۆران ئەبڕدرێت و لە سلەیمانیش هان ئەدرێن بۆی کە بایکۆت بکەن پێ وایە ئەم بایکۆتکردانە کاریگەریە خاتە سەر خەڵک و ئەم فشارانە کاریگەریە خاتە سەر خەڵک و خەڵک لەو باوەڕەیە کە بەم بایکۆتکردنە ئەتوانێت موچە وەربگرێت و بەم بایکۆتکردنە ئەتوانێت وەزعەکە بگۆڕێت زانی بایکۆتکردن و شعاردان و هەڵوێش وەرگرتن لە دژی حکوومەتی هەرێمی کوردستان کارێکی ئەسلەن تەواو نییە لە مەرحەلەیەدا لە کاتێکدا ئێمە پشت بە چەندین قانون دەبەستین لەسەروی هەمویانەوە دەستور کە مادەی 121 بەرگەی سێیەم کە مافی بە حکوومەتی هەرێمی کوردستانداوە پشکێکی لە ئیراداتی فیدرالی هەبێت ئەو عێراق پابەند نەبووە پێیەوە ئێمە قەراری ژمارە 224 محکەمەی ئێتحادی کە لە مانگی شوباتی ساڵی 2000 ئەم ساڵەت 24 دەرچوو پەیوەستە بە موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان حکوومەتی ئێتحادی و بە تایبەت دەوڵەتی ڕئیس وەزارا بەڕێز محەممەد شیاع سوودانی ناچار دەکات بە تەمویلکردنی موچەی فەرمانبەران بەبێ قەرز و بەبێ هیچ پێشگر و پاشگرێکدا ئەمەش یەکێکە لە پاڵپشتیەکانی ئێمە بۆ دابینکردنی موچە لە هەمان کاتدا ئێمە قانونی موازنەمان هەیە و جەداولی ساڵی 2024مان پەسەند کردن کە تێیدا حەسەی موچە هەرێمی کوردستان دەست نیشان کردەوە حتا ئەگەر لەم موازنە سەقەتە فاشلەدا چه ئەوەی پەیوەستە بە تەواوی عێراق چه پەیوەستە بە هەرێمی کوردستان هەر هەمووی کە پێم وایە موازنەیەکی سەرکەوتون نەبووە
اینجاش اگر کار به انفاقی فعلی بکرید که پیچوانه دستور و یاساکانه هشتاش اما حسمان لموازنه دا ماوه که حکومت اتحادی پابند نبوه تا که استا نه 1 دینار بودجه استثماری نردراوه دبوه 12 لصدا بنردرد نه 1 دینار بودجه تشغیلی نردراوه نه تنمیه اقالیم نردراوه اما نه هیچی نه نردراون ای بو کسی ناید فشار لبغداد که بله ایره من جادم نیه من رگابانم نیه قطابخانه کان نخوشخانه کان پیوستی به استثمار هیا پیوستی به سونه بوچه کمان بنیرن باش هر لایانانه بوشی او فشارانه لبغداد نکن ای وکو پارلمانتارێک لەناو پەرلەمانن ئاگادارن کە ئەتوانن جۆرەها کارت بەکار بهێنن چ شتێک ئەتوانێت کۆتایی بەم دۆخە بهێنێت باور بکەن گەورەترین زاربەی بەر ئێمە کەوتووە لە بەغدا ئەو پەرتەوازیەیەکە هەیە ئەو بیرۆڕا جیاوازیە و یان هەر یەک بە ئاراستەیەکدا ڕۆشتنە گەورەترین زاربەی لە ئێمەداوە ئەگەر ئێمە لە بەغدا تەنها 1 ڕۆژ 1 دەنگ بین 100 ڕۆژ ناحەزەکانمان بێدەنگ دەکەین بەڵام کێشە ئەوەیە ئێمە دێین کابرا بە حیاتی خۆی 1 موازنەی نەخوێندۆتەوە خۆی کردووە بە خەبیری موازنە و دەڵێ وەڵا حکوومەت یارم پابەند نەبووە ئەم موازنەی کە ئێستاش بەرکارە من تەحەدا دەکەم نەیخوێندۆتەوە نازانێت چی تێدایە ئەمە گەورەترین کێشەی ئێمە دەبێت لە هەرێمی کوردستان هەموو دەسەڵاتەکان بە هاوڵاتیانەوە بە مازەفینەوە بە حکوومەتەوە بە ئەحزابەوە بە ڕاگەاندنەکانەوە بە نوێنەرەکانیان لە بەغداوە ئێمە بەڕێک خراوە ناحکومیەکانەوە هەمومان دەبێت کۆک بین لەسەر 1 ڕێی ئەمە با بین جارە تەحلیلێکی ئەم موازنە بکەین بزانین بە دەقیقی ئێمە چەند مافمانتیا ماوە باش جگە لە بەغدا کە قوتی هاوڵاتیانی هەرێمی کوردستانی کردووە بە سیاسی و کردوەتی بە ئامانجی خۆی هەر لە ناو خۆی کوردستانیش بۆ دەستکەوتنی پۆستی زیاتر لە ناو حکوومەتی نوێدا هەمان سیاست پەیڕاو ناکرێت کارێکی زۆر هەڵەیە ئەگەر ئەمە بکرێت واتە ئێستاوەنی ئەوەی کە ئەکرێت ئەوە نییە نیشاندەری ئەوە نییە بۆی بۆ نمونە لە سلێمانی یەکێتی لە ناو حکوومەتایە بۆی کە ئەم جارە لە ناو حکوومەتی نوێ پۆستێکی زیاتری پێ بدرێت دیسانەوە بە شێوەی بایکۆتکردن فشار خاتە سەر حکوومەت ئەمەش شێوازێکی تر نیە هەرەوەی کە بەغدای کامان بە جۆرێکی ترێکن حەسەتاسات ئەگەر بێت و بایکۆتی قوتابخانەکان بکرێت دەوائری حکومی بکرێت بەکارهێنانی موازەفەکان لە پێناو ئەوەی پۆستی زیاتر لە حکوومەتی داهات وەربگرن ئەمە واتە قوت و ژیان و بژێوی خەڵک کراوە بە پشتێنێک کراوە بە پەرژینێک لە پێناو چەند پۆستی وەزارەتێک هەموو وەزارەتەکان بەقەت برسیبوونی 1 مناڵ ناهێنێت هەموو وەزارەتەکان بەرامبەر بە ئەم زوڵمەی کە لەگەلی کورد کراوە 1 فلس ناهێنێت زۆر بەداخەوە ئەگەر کەسانێک بەم حەدە و بەم شێوازە حیزبایەتی بکەن کە موچە و ژیانی خەڵک لەلایەک موچەکەیان کراوە بە جارێکتر دەبێتەوە بە قوربانی بەرژەوەندی حزبی لەلایەکی تریش مستەقبەلی مناڵەکان کە لە خوێندن و لە بێبەش دەبن لە ساڵێکا لەوانەیە 3 مانگ 4 مانگ خەریکی خوێندن ئەمە لە داهاتوودا کاریگەری لەسەر خودی قوتابیەکە دەبێ کاریگەری لەسەر شارەکە وڵاتەکە بە شێوازێکی گشتی دەبێ دەکرێت بڵێن ئەگەر بێت و یعنی لە بینی دوو کەوانە ئەگەر کەسانێکی سیاسی هەبن کە موچەی خەڵک یان بایکۆتی موازەف لە کاتێکدا بەغدا موچەی بڕیوە لە دژی هەرێم خەڵک هان بدەن و چاواشەکاریانە هەرێم بەرپرس بکەن لەو دۆخەی کە هەیە بە دیدی من ئەمە خیانەتێکە لە خودی موازەفەکان دەکەن هیوادارم موازەفان مامۆستایان لە شاری سلێمانی خۆشەویست بە دەردی خاوەن ئۆتۆمبیلە بێسەرەتەکانەوە نەچن کە لە پێش انتخابات وعدیان پێدا بوو بۆیان هاوردە کرا کە لە دوای انتخابات بووان بە ڕقەم دەکران کەس هیچیان پێناڵێ لەگەر انتخابات تەواو بوو ئیتر هەمویان بڕیاری دەرچوونی ئۆتۆمبیلەکان دەرچووە با مامۆستاکان نەبنە مزەحیەی دەستی هیچ سیاسەتی قێزەوەنی حەزبی هیچ لایەنێک با موازنە بە وازحی تحلیل بکرێت ئەوە من لێرەوە دەڵێم مافی زۆر زیاتریش لە موچەمان هەیە لە عێراقدا کە تەنها موچە نێردراوە تاکو مانگی نۆ ئەویش بێجگە لە خەرجیاتەکانی تر کە لە موازنەدا دەست نیشان کراوە ئەوە نەوتە چەند مانگێک ڕادەستی بەغدامان کرد نانەوێ بنێرن سیر کە ئەمە 2 هەفتەیە جەلساتی پەرلەمان عێراق فەشەل دەهێنن بەس لەبەرەوەی کە نەوتی هەرێمی کوردستان هەناردە نەکرێتەوە لە کاتێکدا دینار بە دیناری فرۆشتنی نەوتی هەرێمی کوردستانیش دەچێتەوە خەزینەی بەغدا
اینجاش آماده نین جلسه بکن بو ئەوەی نەوتی هەرێمی کوردستان هەناردە بکرێتەوە ئێمە دەبێ بەرچاومان ڕوون بێکی دیکە خەڵک چاوەشە نەکرێت. بەڵێ مەسپاس دەکەین سیپان شێروانی ئەندامی پەرلەمانی عێراق لەگەڵمان بوویت و میوانی کوردستان 24 بووی سپاس.